پاش نزیکەی مانگێک جارێکی دیکە هێرش بۆ سەرکێڵگەی گازی کۆرمۆر لا قەزای چەمچەماڵ دەستی پێکردەوە. ئەم هێرشەش کاردانەوەی دام و دەستگاکانی هەرێم و بەرپرسانی لێکەوتەوە و هەموو داواکاریەکان ئاڕاستەی حکوومەتی عێراق کراون تا دشی ئەم هێرشانە بوەستێتەوە. کەمال محەممەد وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە وەکالەت لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەان ئامانجی ئەم کردەوە تیرۆریستیانە بۆ تێکدانی یاسایشی هەرێمی کوردستانە و ئەم پرۆژانەیە کە ئەنجام دەدرێن. لای خۆشەوە جوتیار عادل وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەان هێرشکردنەوە سەرکێڵگەی غازی کۆرمۆر کە لەلایەن میلیشیا و گروپە چەکدارەکانی دەرەوەی یاسا ئەنجام درایەوە با تونترین شێوە شەرمەزار دەکەین. هەروەها داوا لە حکوومەتی فیدراڵ دەکەین ڕێکاری پێویست بگرێتە بەر بۆ سنووردانان و ڕێگریکردن لە دووبارەبوونەوەی ئەم هێرشە تیرۆریستیانە. ڕاشیگەان ئامانجی ئەو دەستدرێژیانە کە چەندین جارە دووبارە دەبنەوە تێکدانی ئاسایش و سەقامگیری هەمووی عێراق و گەشەپێدانی ئابووری هەرێمی کوردستانە. وەزارەتی سامانە سروشتیەکانیش لە ڕاگەیەندراوێک داوتی هێرشەکە قابلی قوبوڵ نییە و بەرپرسارەتی لە ئەستۆی ئەو لایەنانەیە کە لە ناوچەکانیانەوە هێرشەکە ئەنجام دەدرێن. ئاماژەی بۆش کردووە کە چەندین جارە ژێرخانی مەدەنی هەرێمی کوردستان دەکرێتە ئامانجی هێرشی موشەکەی گروپە چەکدارەکانی لە یاسا دەرچوو. باپی ڕاگەیەندراوی سامانە سروشتیەکان هێرشەکە هیچ زیانێکی گیانی نەبووە. هەروەها کاریگەری لەسەر پرۆسەی بەرهەمهێنانی غازی سروشتی نەبووە. ئەوەشی ئاشکرا کردووە کە لە ماوەی مانگی حوزەیران و تەمووزی ئەمساڵدا ئەمە بۆ جاری چوارەمە هێرش دەکرێتە سەرکێڵگەی کۆرمۆر. لەسەر هێرشەکە پەرلەمانی کوردستانی شاتە سەرهێڵ و ڕاگەیەندراوێکی بڵاوکردەوە لە بەشێکی ڕاگەیەندراوەکەدا دەڵێت هێرشەکە درێژکراوەی زنجیرەیەک هێرشی ترسنۆکانەیە بۆ سەر ژێرخانی وزەی هەرێمی کوردستان کە بەپێی یاسا بەرکارەکان و دەستوری عێراقی بۆ بەرژەوەندی خەڵک فراهەم کراون. لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە کە بەناوی پەرلەمانی کوردستانەوە داوا لە حکوومەتی عێراق دەکەین پابەندیان بە هەمانگەکانیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر بکەن و ئەم بۆشاییە ئەمنی کە لەم ناوچەیەدا دروست بووە پڕ بکەنەوە. پەرلەمانی کوردستان لە ڕاگەیەندراوەکەیدا ئاماژەی کردووە ئەرکی حکوومەتی عێراقیشە بە پەلە ئەنجامدەرانی هێرشەکە دەستگیر بکەن و ڕوبەڕووی یاسایان بکەنەوە. ئەوکات کۆمپانی دانەغاز لە سەر هێرشەکە ڕوونکردنەوەیەکی بڵاو کردوتەوە و دڵنیایی دەدات کە وەبەرهێنان لە کێڵگەی غازی کۆرمۆر بەردەوامە و ئەو هێرشەی کە دوێنێ 25 تەمووز کرایە سەر کێڵگەکە هیچ زیانێکی نەبووە. جەخت دەکاتەوە کە گۆڕانکاریکیان لە دەرهێنان و وەبەرهێنانی غاز نەکردووە و با شێوەیەکی ئاسایی کارەکانیان بەردەوامی هەیە.